بینانی بەڕاست سڵاتان لێبێت و خۆشحاڵین لەگەڵمان بن بۆ بینینی پرۆگرامەکە بەڵێ کاک عەبدوڵڵاه فەرمووتەوە بێتەوە. بێگومان هیچ لەو خاڵانەی کە ئێمە زۆر پێمان لەسەر داگرتووە باسمان کردووە لە ڕاگەیاندنەوە لە ناو خۆمانەوە لە سەرکردایەتی سیاسی کوردیش بێگومان زۆر مناقەشی کردووە تا ئێمەکەی دڵسافی کورد بەڕاستی استقلال کراوە یاخود با بڵین کە دڵسافی لە سیاسەتە تۆزێک بەڕاستی معقول نییە و ڕەنگە زۆر خەسی گوێ لێ نەگرێ بەڵام بەڕاستی ئەو دڵسافی کورد ئەوە شتێکە کە زۆر زەرەی لیاوین بڕوابوون بۆ عودی بەرامبەر کە لای ئێمە وەکو ترادیشن و عادەتێکە بەڕاستی ئەمە زۆر زەرەی لێداوین و پیاچوونەوەمان کرد پێشەوەی ئەو کابینەی دکتۆر مالیشی دامەزرێتەوە و اتفاقی هەولێرە دەست پێشخەری هەولێر لای جەنابی سەرۆک بەرزانیم کرد بۆ لایەنەکانی عێراقی و کابینە نوێ و سەر و کۆب جەنابی سەر و کۆمار و کابینەکە دامەزرایە و ینی عێراق نوعا لە پاشەگەردانی و جێژاوێکی سیاسی و ئیداریا بوو طبعا دوایەوە هەموو هاتن ئێمە خەڵمان تەقدیم کرد بە ناوی موسەکردایەتی سیاسی کورد و هەموو فراکسیۆنەکانی کوردستانی ژاگەیان لەوە هەیە و برایانی گۆڕانیش لەوە بەشدار بوو لە سیاقی قەرارنەکە 22 نقطە بوو دوایی کردمان بە 19 و دانیشتی لەگەڵ لایەنەکانە مناقەشە کراوە ئەو لیژنانە بە سەرۆکایەتی بەڕێز دکتۆر ڕۆژنی شاویز بوو لە بەغا لەگەڵ هەموو لایەنەکان کۆبوو هەمویان ئەوانەی کە وعودیان لێگیرا بەعزیان بە خەڵتیش لیان وەرگیرە بەڵام ئەوان پاشگەز بوونەوە هۆکارەکەشی بەڕاستی زۆربەی زۆری هەر ئەوەیە کە ئەمانەی لەناو ئەم کوتلانیان کە ئێمە قسەیان لەگەڵەکەین لە پشتیانەوە ئەجندای تر هەیە و شوێنی تر هەیە بە ئیجازەی وەگرن ڕوخسەتی لێوەگرن و بێنە پێشەوە جێبەجێکردنی ئەو شوڵتانی کە لەگە کورد لە داواکانی کوردیان بووە ینی مشکلەی ئێمە لەگەڵ ڕوبەڕووی لایەنێکمان بێناهێنام لایەنی فڵانە فڵانە نییە مەسەلەکە لە پشتی ئەم لایەنەوە چێ هەیە بڕێردەری ئەمانە چێ ئەجندای ئەمانە چی ئەجندای چێتی جێبەجێەکەن ینی ئەمە مشکلی ئەساسی ئێمەیە ینی گەمەزانێ ئێستا لەگە ڕوبەڕوو لەگە فڵان لایەن بەبێناوهێنان ئێمە ئی کارەکەین و فعلا ئەم ئەجندای ئێرادەیەکی سربەخۆی و ئێرادێکی حڕی خۆیەتی ئازادی خۆیەتی تۆ مشکلەکانی زۆر کەمە بووە بەڵام ئەوەندە لە ئەکامی ئەو جێژاوی عێراقی تێکەوتووە لە ڕووی سیاسی و ئیداری و هەموو ڕوێکەوە تەماشاکەی ئەجندای وڵاتانی ئەقلیمی ئەجندای دەرەوەیە ئەجندای حتاگاتە سەر ئەشخاص و مەرجعیەتی دینی و مەرجعیەتی مەذهبی و ینی دەستێوەرەکان لەوە لە سەر و تاقە و توانای کوردوێ بەڵێ باش زۆر سوپاس کاکمە لە فەرمان دەستێوەردانی دەرەکی لە هەرێمی کوردستان ئێمە لە سەرەتا راپەڕینی هەرێمی کوردستانەوە لە نەوەیەکەوە تاوەکو ئێستا یەک زنجیرە دەستێوەردانی دەرەکی لە وڵاتانی دراوسیەوە ئەبینین و لە دوای پرۆسی ئازادی عێراقیشەوە خصوصا لە مەسەلەی کەرکووکە ئەم مەسەلەی ئەبینین و هێزە سیاسەکان کاک عەبدوڵڵاه پێمانەڵێ کێشەی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەوە نییە بەتەنها ئەم هێزانە سیاسەکانی عێراق ڕوبەڕووی کوردە بنەوە خۆیان شۆفینی کێشەکە ئەوەیە لە پشتی و ئەجندایکی دەرەکیە و بەردەوام تحریکەکرێ بۆ پێنەدانی مافی کورد لە فەزایکی لەم شێوەیە ئەکرێت چی بکرێنی کاک ئومێد ئەنی پێشوەخت قیادەی کوردی یعنی ئەبێ خوێندنەوەی هەبێت بە تایبەتی کورد خاوەن هەر بە تەمەنی ئەم جیلێک کە ئێستا سەرکردایەتە خاوەن چەندین شکستە ینی ئەبێ خۆ لەم ئەزمونە فێر بێت ینی خۆ ئەبێ بەرنامەیەشی هەبێت چۆن ئەزانێت کە ئەو لایەن دەستی دەرەشی لە پشتە چۆن کاری لەگەڵ بکاری لەم ئەزمونە ڕوویاسازی هەیە خشتە و تەعامڵی لەگەڵای دەنگێنەوە لە پەرلەمان لە دەنگ دیارە من بەستەکەم ئەوەیە بۆ ئەوەی چی بکەین ئەمە بیخێنەوە سەر ڕێگەی ڕاستی خۆی مەسەر ئێمە لە کەرکووکە بەڵام ڕێگەی ڕاست بچێت لە کاتێکە تۆ تەعاملی لەگەڵەکەیت و ئەو بەڕوو لەسەر مێز و دانوستانی سیاسی قسەی تۆی قبوڵە بەڵام لە پشتەوە مادەم ئەجندایەکی تر ئەیجوڵەکە ئەگەر ئیجازەم کاک عەبدوڵڵاه هەندێک مەواضعی وروژاند جارێ مەسانەی مناطق متنازع عەلەیها بە پێی یاسا ئەو بەغا چەند بۆی هەیە لەو ناوچە بێت تۆش بۆت هەیە تۆ هێزە بردووە جاری وا هەبووە هێزە بردووە بۆ ئەو ناوچەی ئەمە دەربارەی ئەوە جگە لەوە مەسەڵەن ئێستا بەڕێز کاک مەسعود باس ئەوە کە بەغا جارێک کە ئەوێ دیکتاتۆریەت دروست بکاتەوە مەرکەزیەت دروست بکات ئەمە قبوڵی ئەوە ناکی چه حکوومەتە ئەمڕۆ مالکی حکوومەتە لە کاتیش ترە بەڕێزمان جەلال بازەواکە بەدیلی مالیکار مالیکیە ئەمە دوو هینی جیاوازە دوو سیاسەتی جیاوازە و پاشان تۆ لە سەرتاوە مەسەڵەن لە هەموو حرەکاتی کوردی لە سەرتاوە کراوە هەر لە کۆنەوە لە سەردەمی بەرزانیەوە لە پاشان شۆڕشی تازە پاشان هەمووانە هەموو زانیومانە کە دژمنانی کورد ئیتفاقیەکات بەڵام تۆ چۆن دێ بەرەنگاری ئەوە بێ چۆن خۆت بۆ ئامادە بکەی و لێرەشە ئەم هەشت ساڵی ڕابردووە ئێمە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقیە بەڕاستی کارتی فشارمان زۆر بوو ئێمە
هاتین دەوڵەتی عێراقمان دروست کردەوە و ئێمە مشارێک من لە دروستبووین دەوڵەتی عێراقیە ئێمە ئەوانمان ڕێخستەوە یعنی بۆ ئێمە لە شان بەشانیەوە ئەو کاتی فشاری خۆمان بەکار نەهاورد مەسەن هاتین مەسەلەیەکێک لە هەڵەکان هاتین پەلەمان بردە بۆ دەستوری عێراقی فەرموو دەستوری عێراقی ئێستا ئەم قانونی فیدرالی لە هەرێمەکان بڵێن ئەقالیم لە دەستوری عێراقیە مادەکانی ئەوە هەموو ئەڵێت لەم مادانەیە هیچ جێشێ باسی لە هیم ناکات لە ئێنزمامی ئەم شار بۆ ئەو شار بۆ ئەو هەرێمە ناکات بە پێی مادەی 117 118 119 120 121 ئەی ئێمە ئەنی ئەبێ ئەم سەرکردایەتیە خاوەن ئەزمونێکە و دەیان شکستی بینی و ئەبێ بەڕاستی بەڵام کاک مەلا فەرمان تۆ ڕاچی لەسەرەوەی کە دەستوری هەرێمی کوردستان ببرە دەستوری هەمیشەی عێراقە پەسەندکرا لەلایەن خەڵکی عێراقەوە لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردەوە هەمیشەوەکو یەکێک لە دەستکەوتەکانی دوای پرۆسی ئازادی عێراق قسەی لەسەر دەکرێت بەتایبەتی کە باس لەوە دەکات سێ پارێزگا ئەتوانن هەر چەشنە تعدیلە لە دەستور هەبێ ڕەت بکەنەوە و سێ پارێزگا ئەتوانێت مستقبلی سیاسی عێراق تحدید کە بێگومان ئەوە لە ساڵحی کووردا و مادەی 140 کە مادەیەکە ئەگەر لە کاتی خۆی جێبەجێ بکرێت ئەگەری ئەوەی تێدا بوو کە حەسمی مەسەلەی کردی ڕستیم بە هەرێمی کوردستان بەڵێ بۆ پڕۆزبوونی بە هەرێمی کوردستانەوە ئایا ئەمە بۆ پەنابردن بۆ ئەمە خراپە بەڵێ دەستوری عێراقی کۆمەڵشتی باشتیای بۆ کرد و لەو شتە باشەکان ئەبینم دەستخۆشی لە هەموو ئەواناکەم کە بەشداریان کردێتە لە نووسین ئەو دەستورە بەڕاستی هەموو ئەو برا بەڕێزە کوردانەی کە هەموو سەرکردایەتی کورد شتی زۆر باشی تایە بەڵام لێرە ئەوەیە کە کورد ئەسمۆ سەر قسەی کاک عەبدولوهاب مەسەلەی هەڵخەڵەتان و زوو خۆش باوەڕی و ئەوانە دێت بەڵێ یعنی ئێمە دائیمەن سەقفی مەتاڵیبمان نزمە بەرز نییە سەقفی مەتاڵیبمان من بۆچی بێم مەسەلەی کەرکووک و خانەقین و ناوسەدابراوەکان بێم لە 140 بیبەسمەوە بە نەجەف و کەربەلا و ئەو سنوورانە چ داعیەکە من بیبەسمەوە ئێستا لە پارەیە ئەبێ بەشی ئەویش بە عملەیەکە تاخیرەکات بۆ ئەی بەسمەوە بەوە ئەمە غەڵەتەکان لێرەیە ینی خۆ من بۆ خۆم و دەستخۆشی لە هەموو ئەو پرۆساناکەم بۆ پژگیریشی لەکەم مەسەلەن بۆ کەرکووک کۆمەڵشتی باش کرا بەڵام ئەمە ئێمە پێشنیارمان کردووە ئەڵێ ئەمە کەم و کوڕێکانە مەسەلەن ئەگە بێنە سەردانێکی بەڕێز کاک مەسعود و سەردانەکانی تریش ئێمە بە خۆشحاڵیەوە چوینە و بەشداریشمان کردووە و دەست پێشکەریش بوونە لە یەکریزی خەڵکی کورد لە کەرکووکە ئەوە ئەگەر ئیجازە باسی یەکەم بەڵام ئێمە ئەڵێن ئەمە کەم و کوڕەکانە سەرکردایەتی کورد با پێکەوت چاش بەڵێ زۆر سپاس کاک عەبدولوهاب بڕیاری سیاسی کورد و خوێندنەوەی سیاسی کورد بەرامبەر بە هەلومەرجی عێراق و بەرامبەر بە هەلومەرجی کەرکووکیش موحەد نییە پێشتر باسمان لە مەسەلەی دوو ئیدارەیە کە لە ناو شاری کەرکووکە کە ئەمە زیانێکی گەورەی یاوە لە حەق لە هەر ئاساسەکانی ژیان کە ئاسایش و کە پەروەردە و کە پۆلیس و کە بودجەیە دوو دەستی جیاواز لە ناو شاری کەرکووکە بێ کورد دوو دەستیە بێ نەک یەک دەست بەڵام کار بگاتە ئەوەی کە هەموو لە حەزەیەک باس لە ئەگەریستە هەڵدانەوەی دیکتاتۆر بکەین لە بەخاو بەڵام لە هەمان کاتە پشگیری مالێکیش بکەن و باس لە خەتەری گەورەی شەفێنەکانی مووسڵ بکەن و بەڵام چەپڵە بۆ نوجەفیش لێ بدەن بۆ سەرۆکاتی پەرلەمان ئەمە چی ئەگەێنێ حقت نڵم بۆکو تۆ جەنە باسیش کرد میژەر ئەمەژم پێکرد ئەو ئاژاوی ئەو نوعزەوزا فۆزا سیاسی لە عێراق هەیە بحقت زۆر زەحمەتێکە تۆ تعامل لەگەڵ چۆنەکەی لەگەڵ بەرامبەرەکە چۆن جارواری 24 ساعتا گۆڕێ ینی ممکن هەمی خەتای تۆ نەبێت بەڕاستی پێ وتم پشتی تر لە پشتیان مەسەلانەوە هەم سیاسەتێکی تر ممارەساکرێ جودای تر هەیە خەڵکی تر هەیە بەس میسم پێش بێ عمقی پرسیارەکەتەوە بەمێ و دوو شت بۆ کاکە فەرمان بە وەڵامی بدەمەوە هیچ چەند بەسەری بەستنەوەی عێراقەکرا مادەی دەستوری بێگومان لە 4-5 محافظەی تریش پارێزگای تریش هەبوو بە حقت بۆیە هەمووی کرا بە یەک مادە خۆ بۆ هەر محافظەیەک نابە مادێدان ڕێگە کودوای لێ بێ بە ڕۆمادی وای لێ بێ بە غاوای لێ بێ کەرکووک وای لێ بێ ینی لەبەرەوە کرا بە مادەیەکی شمولی ینی گژیر بۆ ئەوەی هەموو ئەو تەقاسیمە ئیداریان ناواقعیانەی نام دەستوریانی یا نایاسانی کە لە عێراق کراوە چارەسەر بکرێ لەزمنی ئەو کێشەی ئێمە کە مادە ناوچە لەسەرکراوەکانی خۆمان کە هەر لە مووسڵەوە گرێت تا جێتە خانەقی بنسبة دوي خالي كتير كمان بيقولم تواجدي عراق فرمان فرمي على تواجدي إيه وبقدر تواجدي من تواجد من بقدر أو عراق ناتواني وبراستي
بودجەکە لە عێراق فەرم مەخمور ێستا چی لە بەسەر بودجەکە لە مووسڵ گیراوە بەڵام ئێمە بودجێ بدەنێ کە واجبی سەرشانمانەوە هەرچی چینەتەوەیەوە بێ بدرێتیش بەڕاستی و بێ هاوکاریش بکەن و بێ ئەودانیش بکرێتەوە لە کاتێکە کە هەموو شتێک لە عێراقەوە بێ تاعینات لەوێ بێ دامەزن لەوێ بێ ڕەبتی ئیداری لەوێ بە بەغاوە بێت و هەروەها بودجە لە بەغاوە بێ کەوابوو تەواجودی عێراق و کوردستان ناکرێ بە یەک تەواجد ناتوانین بڵێ چەند حکوومەتی عێراق بۆ هەیە لە خانەقی لە مەسەلەن بڵین لە جەلەولا بێ لە سعدێ بێ یا لە بەعشیقە بێ یا لە مەخمور بێ وڵای تر بێ لە شێخان بێ ئەوەندەژ بێ عێراق لێوێ بێ شوێنی ئەسڵ عێراقی تانەوەسە بۆ منە شێخان شوێنیش هەیە ناتوانین بچێنەوە بەڕاستی و شوێن هەیە چەند جار هەوڵمانەوە کە بازار خۆی محافظی مووسڵتن لە بەرچاوم وتان کە هادە لە خۆی بێت سەردانی ئەمێ بکە لە سنجار و چوتر بوو بە شەڕ و هەرا و خەڵکی تیا گیرا و چەند مانگی خەڵکیان بر لەگە خۆیانەوە ینی مەشاکلی تا دروست بوو هەردوو لا ینی بەڕاستی هەندێک شوێن بە تەواوەتی عێراق ینی مرتبطە بە عێراق و بودجێ و هەموو شتێکیەوە کەمە تەواجدی حتا عسکەریشمانە بێ حتاکو نەتەوایەتی گەورەشمانە بێ لێ ئەکسەرەتیش بین لێوێ بەڕاستی مادام بودجە لەوێ و بڕیار لەوێ و ئیدارە مرتبطە بەوێەوە ڕاستیان تەواجدی ئێمە بەقەدەر تەواجدی عێراق لەوێ ئەمە خاڵێ ئەو بەڵامی پرسیارەکەشت ئێمە بە حقیقەت زۆر باش دەوەکەین لە یەک ریزی کەرکک من لەگەڵ ڕێزم بۆ کاک فەرمان ڕێک ریزی کەرکک نەپارێزراوە یەک ریزی کەرکک ئەو ڕۆژە پارێزرا بەڕاستی کە هەوڵبژاردننی حوتی سێگشتی بوو لە عێراقا برەدرانی گۆڕانی فرادیان نەکردا بە تاقیتانە 16,000 دەنگیان لە چیسی کوردنایە دوو مەقعدیان لە دەستی کوردنایە وەختە لەباتی 12 بە 6 بوو بەهشت بە 4 يعني ئەو کاتا بۆ یەک ریزی کورد پەرێزرایە کە حەسمێکردین و زۆر تیشی لە کۆڵاکردینەوە و ئێستا کە کورد بە هەموو مەقایس و بە ڕێگەی ڕفراندۆم و هەڵبژاردنە گشتێکە و دەولی کە مشاهد و لەسەرەوە هەڵبژاردنەوە ئەترافی پێکرا دەولیان تۆ وەختەوی 6 بە 4 8 بە 4 ئەو کاتە ئەبووە برانی برەدرانی گۆڕان کە ئەوە لەوێ بۆە لەگەڵ ئێمە بوونایە با لە شوێنی تر مخالفین با لە شوێنی تر جیاوازبین با لە شوێنی تر لەگەڵەکتی نەبین بەڵام لێکبوونی ماڵی کووردە برەدرانی گۆڕان تەحملی مەسئولاتێکی زۆر مێژوویەکەن لە ڕۆژی هەڵبژاردننی گشتی عێراق ئەوەیەک خەڵێکی تر لە نووسینەوەی ئەم دەستورە بەڕێز کە نۆشوان مستەفا ڕێخەری سەرێکی بزوتنەوەی گۆڕان ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان جەنابی لە هەموو لە حەزافیری دوای ئایەتولخانی عێراقەوە تا تەوقیعکردنی ئەو دەستورە و سیاغەکردنی و مناقەشەکردنی و هێنان ئارەیەوە لێوە بووە لە ئیداری کەرکووکە تا 2 ساڵ پێشەکە بزوتنەوەی گۆڕان لە برادران یەکێتی جانە بێتەوە مەسئولیەتی هەرە تاریخ خەڵک لەسەر کەرکووک هەمووی لایانی پارتی و چێتی نیە بەڕاستی یعنی تۆ من لێ دەرچم بەیانی لە تەنزیمێک جیامەوە یا لە زوونێک جیامەوە لە زوونی سەوزی پێڵی ناز دەردی پێڵە کوێسە دروستەکەن من جیامەوە بدای بڵێم هەمووی ئەمە لە خۆم ئاگرسوورە لە خۆم بە دوورە چۆنشتی وابانی ئێوەش تەحملی مەسئولیەتەکەن چۆن یەکێتی پارتی تەحملی مەسئولیەت برایانی گۆڕان و ئێستاش ئۆپۆزیسیۆن لەگەڵ یارەمووی تەحملی مەسئولیەتەوەکە خۆن ئۆپۆزیسیۆنەوە نیە دانیشە بەس ڕق نەبگرێ ئۆپۆزیسیۆن تەحملی مەسئولیەت بێ و بەشدار بێ لە پرۆسەکە و مراقیب بێ بەسەر و چاودێری بەسەر ئەدای ئەم حکومەتی ئێمەوە بەسەر مەسائل نەتەوەیەکانمانەوە لێرە و لە بەغاش بۆ ئەوی بتوانین پێکەوە پرۆسەکە تەکامل پێ بکەین یعنی پۆزیتیڤی ئیجابی یعنی بگەن ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی ئیجابی بێن پۆزیتیڤ بێ وابێ بەڕاستی زۆر سپاس کات بەرە فەرمان من جوابمەیە بەڕاستی بەڵێ گیان فەرموو و دێمە سەر جارێ دەربارەی یەک لیستی ڕێنە کاگەڵ کەرکووک دوور بۆ ئاگای لێ نەبووە من یەک نمونەیەکی بۆ کێ مەسئولە لەوەی کە بە یەک لیستی دانەبەزینەکە من ڕی پارتی بووم بە عەرزێک بۆ ئەو هەڵبژاردنماتی جەناب لا من بەڵگە پێ بووە کۆبنەوەکەی ئەم جارەی کاک مەسعود کە هاتە کەرکووک ئەمە قسەی ئێمە نیە قسەی حزبێکی ترە بەڕاستی بە کاک مەسعودی وت تی کاک مەسعود ئێمە داوامان لە ڕقەکەی ئێوە کرد بۆی بە یەک لیست دابەزین بەڵام جەبتان نەداینەوە چ ئاستێک بێ لەقی سەلاحەتی داوای لە کردووە مرکزیت هەبوو پێش ئێمە ئامادە بوون بۆ یەک ریزی و بە یەک لیستی و بۆ هەمووی ئامادە بووین ئێمە معلوماتمان لا بوو کە بەڕاستی نەپارتی نەیەکێتی داواتان لە پارتی کرد بیکەن لیستی ئێمە پێشوەخت ئاگامان لێ بوو کاک بوو ئێمە ئاگامان لە وەزعەپ و ئێوەش داواتان نەکرد یەک لیستی نانەکوێ هەتا حەدی پارانەوە برێ پاشان ئێمە معلومات ئەگەر ئێمە لەگەڵ بە داوای بردنەکە لەگەڵ ئێمە نەتان کرد وەنیە لەگەڵ ئێمە نەبوو دەرێ مە 600 دەرمان ئەی کۆمەڵ دەنگمان لە چیز چوو نە ئەی کۆمەڵ ئەی یەگرتو من ئەڵێم ئەو برادرانە کۆمەڵ ئەوە بە نەز بە کاک مەسعودیان وت ئێمە تەکلیفمان لە لەقەیەوە کردە بۆی بە یەک لیست دابەزین جوابتان نەداینێتەوە و ئێمە جگەلەوە معلوماتی تاوامان هەیە و یەکێتیش لەگەڵ ئەوە نەبووە لەگەڵ گۆڕان ئەسڵ نزیک بێتەوە
لەگەڵ گۆڕان هەر نزیک بێتەوە و پاشان مەسلەی یەکدەنگی ئێمە کاکی لە کۆبوونەوەکان من هەموو حزۆرم هەبووە ئێمە لە 25 دووە پێش 25 بەقەرار بوو مزاهرەی سەرداسایی لە عێراق بکرێ و بزوتنەوەی گۆڕان داوای لە پارێزگاری کەرکووک کرد بە پارتی و یەکێتی و هەموو حیزبەکانی تربانکەن بادانیشن تەکبیرێ بکەین ئەمە مەسئولی ماڵبەندی کەرکووک کاندای مەکتەبی سیاسی بە ڕاشکاوی لە تەلەڤیزیۆنەکە خۆیان ئەمە یوتووە بە ڕاشکاوی ئەڵێم بزوتنەوەی گۆڕان مبادرەی یەکریزی کرد ئێمە مبادرەمان کرد پاش ئەوە کە کۆبوونەوەکە کرا بە یەک دەنگ وتمان کەس بەشداری ئەو مزاهرەیە ناکات کۆبوونەوەی تری بەدوایە هات کاک ئەبرەزاق کاک نێچیر هات و لە کۆبوونەوەکەشا کاک کۆسرت هات ئێمە هەندێک پێشنیارمان بۆ کردن یەک وتمان ئەو هێزەی کە هاتووە ئەو هێزەی کە هاتووە کە لە کاتێکە لە وەزعی کوردستان و وەزعی سلێمانی و شارەکانی تر مزاهراتێ ئەزانین چۆنە بەڵام ئێمە کەرکووک وەک یەک قەزیا بینی پێکەوە کار بکەین پێشنیارمان کردمە ئەم هێزەی کە هاتووە هێزی کوردستانە با بیکەین بە ئەمری واقع با نەگەڕێتەوە وتێ مەڵێ باش بەسەرچاو پاش هەفتەیەکی نەبرد ئەم هێزە گەڕایەوە ئەمە یەک هەموو جارێکە هێز دێت دڵی کەرکووکی دائەخورپێنن ئەمە یەک دوو داوامان لێکردن لێژنەیەک لە هەموو حیزبەکان پێک بێت لە هەموو حیزبەکان پێک دێت بۆ پێداچوونەوە و چاکسازی لە ئیداری کەرکووکە ئەمە بەنەس ئێمە بە کاک مەسعود هەموو ئەمانمان وت کۆمەڵی پێشنیاری تریشمان کرد و ئەمە دوای ئەوە هیچ کۆبوونەیەکی تر نەکراوە من وەڵام هەیە بۆ زۆر باش زۆر باش ئەتوانێت وەڵام بێتەوە بەڵام من دەمەوێت پرسیارێکی تر لە کاک مەلا فەرمان بکەم جگە لە مەسەلەی یەکریزی لە کەرکووکە مەسەلەی دەستوری عێراق و ئەم دەستورە کاک عەبدولوهاب باسی کرد سەرکردایەتی ئێستای بزوودنەوەی گۆڕان کە پێشتر لە ناوێژی نیشتیمانی کوردستان نبوون ساهمی ئەساسیان هەیە لە نووسینەوەی ئەو دەستورەیە هەر وەک چۆن ساهمی ئەساسیان هەیە لە تەعاملکردن لەگەڵ قەزەی کەرکووکیشە لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ڕێگەی شخصیاتی دیکەشەوەیانی ئایا ئەمەوە ناگەێنە ئێوە تەحملی مەسئولیەتێک ناکە لە ناو شاری کەرکووکە کە پێشتر کردوتانە ئەوەی کە کاگەشتوانە دەستورەکە بۆ ئەوە لەگەڵ خۆیان ئەتوانین من بۆ خۆم تا ئەو ڕۆژەی کە ناوێچەتی بوومە تا بەرپرسم لە هەموو غەڵەت و چاکە و هەموو شتەکان کردام و من لە یەشێتی جا نەبوومەتەوە بەڕاستی خۆم بەوە نازانم مۆشەقم لە یەشێتی نەخێر گەشتمە قەنەعەتێک کە لەو بەرنامەیە ناتوانم جێبەجێکم دەرسووەتە دەرەوە و پاشان شەر جیابوونەوە نییە نا فەرقی زۆرە جیابوونەوە ئەوە بوو مەسەل من بێم لەسەر ناوی یەشێتی نیشتیمانی شەڕ بکەم ئۆکی زۆر باشە زۆر باش کاک عەبدولوهاب فەرمی یەکەمین من لەگەڵ تەمان ڕێزم بۆ معلوماتی لای جەنابی کاک فەرمان هەبوو ئەو معلوماتی کە ئەوان داوایان لە ئێمە کرد بێت و لە یەکێتی نیشتیمانی کرد بێت ئەمانەیە بەلیستە لە کەرکووک دابەزین ئەمە جوملەتەن و تەفسیلەن وانیە بەڕاستی و ئەگەر واشە بەڵگێکم بێنن بەڵێ جەنابتان کۆمەڵ جەنابتان نێگرتو ئێوە تەحملی مەسئولیەتی تاریخیەکەن لەسەر کەرکووک لە انتخاباتی حەوتی ئازاری گشتی ئەمە قسەی من نییە و لەسەر تەلەڤیزیۆن سەجاران پێوتون بە وتار پێمان وتون بە دانیشتن پێمان وتون مەسەلەی 8/4 کەرکووک کە بوو بە 6/6 ئێوە مەسئولی تاریخی وەرەگرنەوە ئەمە هەموو کوردی زانێ هەموو مراقبینی دەولی ئەیزانن هەموو چاودەری سیاسی وڵاتای زانن نەجەناوتوانی پاکانی لێ بکەین نەمژێتوانم بە زۆر بیسەپێنم بەسەر تا بەڵام بیکەم بەیتیان وەگەم ئەمە حەقیقەتێکە و لەسەر ئەرزی واقعیش جێبەجێکرا و بوو بە 6/6 و ئەشتوانی هەموو ئەرقامەکان ماوە بزانە 6,000 دەنگ لە دەستی کوردرایە دەنە دراکای کردە 2 مەقعدونی وشەکە من ئەرزەکەم ئەگەر ئیجازەم بەڵێ جارێ یەکەم بین ئەگەر تحلیل داتای ئەوە پرسیەکەم جە دوای بەرەوە دوایەوە لە لای ئێمە حەزەکەم وازە لای جەنابەت پارتی دیموکراتی کوردستان بە سورەتەوە قسەت بەڵم هیچ جلەقێ بۆی نییە جاولەقە چەند مستەوای بچ ئاستێکی بچ سەلاحەتێک بەدرابێ بۆی نییە لەسەر وەختی کێشەیەکی مەسیری وەکو کەرکووک هەڵبژاردنێکی گشتی بێ کابراایکی مەسئولەق لە بەغاوە لە کەرکووک بە تۆ بڵە وەڵام من بەشداری ناکەم لەگەڵەوە ئەمە شتیوانە قەراری مەرکەزی بوو کە ئێمە پێمان خۆشە هەموو کوردێک بین با لە شوێنەکانی تر یەک نەبووی لەوەیەک بین بەڵام میوە نەتان کردون هات ومەسئولەقیش بۆی نەڕازیکە کاک مەلا فەرمان ئەزانین کاک مەلا فەرمان بە کورتی ئەوەی ئێمە قسەی لەسەر دەکەین مەسەلەی یەکڕێزی سیاسی کورد لە کەرکووک و ڕۆڵی یەکڕێزی سیاسی کورد لە گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان ئەو پرسیارەی کە ڕوبەڕووی بسوودنەوەی گۆڕان نەبێتەوە لە ناو شاری کەرکووکە تێکدانی یەکڕێزی کورد وڵاتەکەی بەشداریکردنی بە قایمێکی سەر بەخۆ و بە فیرۆدانی
دەنجی کورد من ڕقەمەکە دڵنیام ڕقەمەکە هەیە بەڵێ تاسیری کە بەڵێ بە فرۆدانی دەنجور کە وای کرد لیستی عێراقی بەرامبەر بە لیستی کوردستانی شەش بە شەش دەچێت لەسەر ئەمە وەڵامت چییە؟ بەڵێ گزاری یەکەم ئەوەی 6 بە 6ەکە یعنی بەڕاستی ئەوە من بە ئیتفاقی سیاسی ئەبینم حەزەکەم بزانی اتفاقی سیاسیە و بە دووری نازم اتفاقی سیاسی ئەو تەوزیعە ئەوە یەک دوو پاشان بابین ئێمە بزانین يعني اتفاق سەر خەڵکی حەویجە لەگەڵ ئیرهابەکانی حەویجەکەین يعني پێ دوایە نا لە حەویجە کاکە چۆن ینی قوەی عەرەبی لە کەرکووک توانی هەموو ئیرهابەکان بە ئیرهابێکی زۆرەوە هەموو ناوچە عەرەبیەکان بێنێ و عەرەب زیندوو کاتەوە بێنێ عێراقی خەڵک دەنگ بە عێراقیەوە بێت لەگەڵ ما بێتەوە با داتاکانێ پێ بڵێم بەڵێ لە کەرکووکە 142,000 کورد نهاتۆ بۆ دەنگدان 142,000 کورد نهاتۆ بۆ دەنگدان جا خەتێک مەسعود و باش. مام جەلالە بۆی بەرچاوڕوونی لابێت بۆ 6 بە 6 بۆ کاکە بڵێ جگەلەوە لە دەنجی عەرەب و تورکمان بڵێ هەفتاوێک فەوتاوە بڵێ بە لستە جیاجەکان بڵێ دەنجی کورد بە هەموو لستەکان بڵێ 69 بڵێ باشە هین ئەوان هەفتاوێکە بڵێ عەرەب و تورکمان 50,000 نهاتووە بڵێ بۆ دەنگدا بەڵام لە کووردا 142,000 نهاتووە بڵێ بەس ئەوانەی کە چوونە و پاشان کاکە بڵێ یعنی ئەم ئێتهامکردنە ئەمە غەدرێکی گەورەیە وەڵا نەخێر ئێمە من لەگلە من بەرەوە لەم بەرە سەبە جەنابتەڵم بە هەموو بیناری کوردستانیش هەموو خەڵکی کوردستان ڕای گشتیش بیزانێ من پێتان ئەڵێم ئێوە بوونە هۆی ئەوەی کە کورد نەبێ بە ئەکسێت لە کەرکووکە بۆ جەناب بۆ سەب قوربانیشەوە با من قسەم تاوکەم من ئەمە بە جەناب دەڵێم لە من بەرەو مەسئولم لەسەر ئەم قسەیە ئەگەر ئێوە ئەو دەنگتان نەفەوتان بوو ئەو ڕقمی کەم پێم وتی وانە بوو ئێوە قیگرێت هەبێت و کاک عەبدولوهاب گۆڕان لێتێکی زۆر کەم بوون برای بەڕێز بۆ لەگەڵ کۆمەڵ 2000 دەنجی هەڵباکم قەیناکە لە چاو ئێمە تەسەوڕمان کرد بۆ لەگەڵ ئێمە پێکەوبوونەیە دەنگی زۆرترە بوو گۆڕان تازە پێنج حوتمانە بوو لەسەر ئەو ئەساسی وتمان مادام برادرانی گۆڕان توانین 25 مەقعد لەسەر ئاسی کوردستان بێنن بە تەکیید لەسەر ئاسی عێراق ئەمە گریمان شتێکی باش هێنن لەبەرەوە پێویستمان بۆ هەبوو بێگلیست بەڵام نێو ماڵی کوردستان تێکە یەک بەڵگەم لایە گریمان ئەمە ئێوە داواتان لە گۆڕان کردووە وێژدی داوا لە گۆڕان کردووە ئەمە ڕاست نییە گریمان ئەمە وابوو گریمان ئەی کۆمەڵ یەکگرتوو بۆ نەتان کرد کۆمەڵ خۆی ئەڵێت ئەڵێ ئێمە تەقدیمان کردووە داوامان لە لەق کردووە بە کاک مەسعودی وت کاک مەسعود جوابتان نەداوێتەوە بەڵێ زۆر سوپاس کاک مەلا فەرمان ئاخر قسەی خۆت بکە کاتی بەرنامەکەمان تەواو فەرموو ئەوەی کە گرنگە بۆ کەرکووک چی بکەین من پێم وایە ئەو ئەنجومەنی کەرکووک و ئێمە لە ناو ئەنجومەنی کەرکووکە ئێستا لە جاتی ئەو لستی براتی بووی نایە بەڕاستی ئێمە ئەچوین ئەو قانونی ئەقالیمان جێبەجێ کرد و فشارمان ئەکرد و داواشمان لە پەرلەمانی کوردستان دەکرد ئەو یەک لە سێرسەیە زیاتریش دەکە ئێمە کار بۆ ئەوە بکەین ئەمە یەک دوو پارەمان هەبایە ئێمە ئەچوین ئەو مادەی 140 جێبەجێمان نەکرد و بە ئێمە دەسەڵاتمان هەبایە پەروەردە نامێش بەو دەردە ئێستا بچێت زۆر سپاس کاک عەبدولوهاب فەرموو من لەگەڵ هەردوو بۆ چوونەکانی میکەک مەلا فەرمان لەگەڵ ڕێزم بۆی یەک لە سەرسیەکی کە باسێکە بڵین پارێزگاری کەرکووک اتحاقا بم سێ پارێزگای هەرێمێکی ترەوە کە پێی دەستور بۆی ڕێگای پێدرابێت یەکەم ناتوانین لەبەر یەک خاڵکە ئەو تاوان دارە یارەدی کردوانە نازم بۆچی کاوکەک ڕاوسەرمەتی ینی ئەبێت هەموو ناوچە حدودەکانی تەسبیت بکرێتەوە سەرنوێ عادەی تەنظیم بکرێتەوە تۆی بێ کەرکووکە بێنی بە نیوە لاشەی هێنیتە سەر کوردستان کە بەشێکی لە سەلاحەدینەوە بەشێکی لە دیالێ ناکرێتەوە ئەبێت تۆ جارە سووری کەرکووک بخیتەوە سەر وحدەی دارەکەی پێشوخ اینجا ئەبێ ئەقلیمە التحاق بە کۆسەکەی شتا سەلاحەدین ئەگەر التحاق بکە هەرێمێکەمە قەزای دەسخورمات و هەموو متقەنەمە لە جناتچێ بەڕاستی دواوتەشم ئەوەی مادەی 140 ئێمە خەڵ دەری کردوین کوشتنی دەربەدەری کردنی خۆش بە پارەکە بێنەوە زۆر سپاس بەڕاست خۆشەویستانم ئەوەی کە گوێتان لێ بوو گفتوگۆکردن بوو سەبارەت بە پرسی کەرکووک و ناوچە دابڕاوەکان بە میوانداری هەر یەک لە بەڕێزان مەلا فەرمان هەڵسوڕایی بزوتنەوەی گۆڕان عەبدولوهاب عەلی ئەندامی ئەنجومەنی سەکرداری پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی بەخراتی مولایەکانەکەم بەخێر بن دەست خۆش مەلا فەرمان